دەستی ئەو مرۆڤانە بگرن کە پێویستیان بە یارمەتی هەیە گرنگ نەبێ بەلاتەوە کە یارمەتی کێ دەدەیت چونکە ئێمەی مرۆڤ زۆر لاوازین هەندێک جار بەوتنی وشەیەک دەشکەین و هەندێک جاریش بەوتنی وشەیەک تا ئەو پەڕی ژیان خەیاڵی جوان دەکەین. چیرۆکی من ئەمڕۆ لەگەڵ دکتۆر دەشتی دزێیە اینجا بەر لەوەی بچمە لای و سەردانی بکەم دەمەوێت لە نەخۆشخانە کۆمەڵێک هاوڵاتی بدوێنم کە باس لە ئەزمون و ڕۆڵ و کاریگەری ئەو بکەین لە نێو کۆمەڵگادا لەگەڵم بن. کۆمەڵێک هاوڵاتی لێرە دانیشتووە پێم خۆشە چەند هاوڵاتیەک بدوێنم. سەلام عەلەیکۆم، باشن بەڕێزم ئەحواڵتان تەندروستیتان باشە؟ زۆر سوپاس دەکەم. ئێمە ئەوڕۆ پرۆگرامێکمان هەیە لەگەڵ دکتۆر دەشتی دزەی کە بێگومان هەمومان دەیناسین کە کەسێکی بە ئەزمونە دکتۆرێکی سەرکەوتووە لە نێو کۆمەلگای ئێمەدا. ئەگەر بیتە لای من و سوپاس دەکەم. زۆر سوپاس دەکەم. هەروەکو باسم کرد بێگومان هەمومان دەیناسین کە کەسێکی دیار و سەرکەوتوونی و کۆمەلگایە دەمێت بزانم ڕێی بەڕێستان چییە لەسەر دکتۆر دەشتی دزەی کە وەکو کەسێکی بە ئەزمون؟ وەڵی خاتون هەندەی ئەمن زانیارم لەسەر دکتۆر دەشتیەبی دکتۆر دەشتی دکتۆرێکی زۆر باشە هەتا لە وڵاتانیش باسی دەکەن زۆر ناسیار و دۆستم هەبوو نەخۆشیان بتە تورکیا گوتیان بۆ دکتۆر دەشتیتان هەیە لۆ لاولێر عیلازی ناکەن ئەزا من پێم دکتۆرێکی سەرکەوتووە ڕووی خۆشە لەگەن نەخۆش شاڵە تەمەنی درێژ دەبی نمونەی وامان زۆر دەبی شاڵەوە زۆر سوپاس دەکەم دەستت خۆش بێ ئاسایە بێمەلات بەڕێزم باش بەڕێزم تەندروستیت باشە ئینشاڵڵا زۆر سوپاس دەکەم هەروەکو باسمان کرد پرۆگرامەکەی ئەمڕۆمان لەسەر دکتۆر دەشتی دزەیە کە باز لە کاریگەری ئەو دەکەین وەکو دکتۆرێکی سەرکەوتوو لە نێو کۆمەڵگادا دەمە بزانم ڕای بەڕێستان چییە لەسەر دکتۆر دەشتی وەکو کەسێکی بە ئەزمون ئەوەندی تەجروبەمان هەبی یعنی هەموو خەڵک باسی دەکات دەری زۆر زیرەکە و تەجروبەش یعنی ئەوە نییە بەس برێ بەناو بێگومان بەس لێرەدا شتێک زۆر گرینگە ئەو دکتۆرە زۆر یعنی قەدیمە بێگومان تەجروبەی بەخۆتی هەیە و ئینسانێکی زۆر باشە خەڵک هەموو دەیناسی یعنی لە ئۆردن دەیناسن لە ئەمریکای دەیناسن دەچێت تورکیای دەرێن بڕۆ دکتۆر دەشتی لێوێ لە ئۆردن دێنێن بڕۆ لۆهاتی دەستت خۆش بێ زۆر سوپاس بۆ کۆمنتەکان سوپاس بۆ قسەکانت دەستت خۆش بێت. خۆشەویستان ئێستا دەڕۆمە لای دکتۆر دەشتی دزەی و سەردانی دەکەم لە نزیکەوە بابزانین چیرۆکی ژیانی ئەو باز لە چی دەکات لەگەڵم وەرن. دکتۆر من دووبارە زۆر سوپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و دانیشتم پرۆگرامێکی جوان بەیەکەوە بکەین ئینشاڵڵا زۆر گەورەت کردم کە بەشداریت کردووە لە پرۆگرامەکەم. سپاس بۆ کەناڵی دیمەن کە ئەو دەرفەتەیان دامێ و ئەو داوەتە وتکام وایە دائیمەن سەرکەوتوو بن. زۆر سوپاس دەکەم بەڕاستی کەسانی ئێوەمانان شایانی زۆر زیاترن. باوەڕم وایە بە پرۆگرامێک و چەند پرۆگرامێک ناتوانین قەرەبووی ئەو هەموو هیلاکی ماندیبوونەی بەڕێستان بکەینەوە. زۆر سپاس دەکەم. اینجا سەرەتای پرسیارەکانم دەمەوێت یەکسەر بۆ دەست پێ بکەم تۆزێک باسی ژیانی تایبەتی خۆتمان بۆ بکەیە کە ڕەنگ بێ زۆربەی خەڵک ئێستا لە ڕێگەی کارەکانتەوە ئێوە بناسن دوور لە ژیانی تایبەتیت دەمێت تۆزی باسی منداڵیتمان بۆ بکەی خەڵکی کوێی چۆن بووی بەم دەشتی دزەیی ئێستا کە خەڵک و کورد شانازی پێوە بکات. ئەمە بخۆم ئەسڵم خەڵکی گوندی ئاڵام ئاڵا بەس لە گوند نەژیانمە هیچ بەڵێ کە بابم مۆزە بوو یعنی متصڕف بوو لە زۆرتر لە بەغدا و لە سلێمانی و لە حەڵەبجە و لە قەڵاتزێ و چوارتا و لەو جیانە بووین بەڵێ ئەم پام بوو لەوێ زۆربەی کات لەو جیانە ژیان لە هەولێر نە لە ئیبتیدایی سەرەتایی نە لە متەوەسطە نە لە کولیە لە هەولێر نەبخوێندێ ئەی لەکە خوێنتانە بەس لە بەغدا و لە سلێمانی و لەو جیانە بەڵێ بەس کە بوومە دکتۆری اختصاسی ئەو جە هاتمە هەولێر ساڵی 1970 هاتمە هەولێر کە دکتۆری قسایی بەس دکتۆری قساییە وحید ئەو وەختە وەکو ئێستا نەبوو دکتۆری قسایی کەم بوو بەس ئەمن دکتۆری سپێشیالیستی قسایی بووم لە باتنیە لە مەوزوعی خۆم لەگە هەندێک دکتۆری کە برادر ئەوانش هاتنە هەولێر هێواش وەزعی سەحی لە هەولێر باش بوو و وەمان لێ هات گەیشتە وەزعێکەوە ئێستا نەخۆشی ناوەندی عێراق و
نەخۆشی باشووری عێراق هەموو سیقەکی زۆریان هەیە بە دکتۆرەکانی هەولێر و زۆر نەخۆشمان لۆ دێ و ئیستا نەخۆشم داخل کردێ لێرە هی بەغدا و هی بەسڕە و جیانە سیقەیان زیاتر بەمەیە لە دکتۆرەکانی خۆیان زۆر ئەوەش فەخرێکە لە بوومە بەتەکیدی بێگومان شانازی دەکەین لەبەر ئەوەی ئەمە بەبێ تەحەیوز ئیشیان بۆ دەکەین بە ئیخلاص و ئیشیان بۆ دەکەین و هەموو دکتۆرەکانی ئێرە زۆر زۆر بە دڵخۆشی و ئیشەکەیان بۆ دەکەن بۆیە سیقەیان زیاتر بێرێ زۆر باشە دکتۆر دەمەوێت ئەو پرسیارە لێ بکەم زۆربەی نەخۆشیەکانی ئێستا پەیوەندی بە خواردنەوە هەیە خواردنی زەیتەوە یان خود ئەو خواردانەی کە ڕۆژانە ئێمە بەکاری دەهێنین و دێخۆین دەمەوێت بزانم لەگەڵ خواردن بینت چۆنە ئایا خواردنی تەندروست دەخۆ یان ژێر ئاساییەوە ئەمە تووشی نەخۆشیشی بەسیط بووم فەدوای ئەو نەخۆشیە گۆشت کەم دەخۆم زیاتر اعتیمادی خواردنم لەسەر سەوزەواتە لەسەر برنجە لەسەر ساوەرە و بەس پێشتر تەمان زۆرم حەز لە سەر و پێش بوو سەرفێ خواردنێکی بە تامی کوردەواری ئەمە خواردنێکمان هەیە پێ دەڵێن بربەسێری ئەو بربەسێری ئەمە لە بۆ میێوانی خصوصی بۆیان دەکەین داچی منداڵان زۆر خەبیرە لەوە بربەسێری هەتە دەستاوی زۆر بە تاوە ئێستا زۆر خۆیمان دیناخەوە چ پێشان ئەدرێ ئێستا بابڕەت تەندروست ئێستا تەوان ئەوە زۆربەی گۆشتە ئەو ناو بربەسێریە ئەمە پێ دەڵێن قوڕاو بەس ئەمە کە دەیکەین ئاوەکەی خستە و پیازی زیاتر تێکێ و خۆشترە زۆر بە ماستی مەڕێش بە ماستی مەڕی تەمە دەوی ماستی مەڕی بێ خواردنێکی زۆر زۆر بەتام خواردنە کوردەواریەکان بەعام زۆر خۆشن و تەندروستیشن بەڕای من شتێک کەش هەیە خواردنی کەش خۆش هەیە ئەمە کە دەیکەین ئەوەش تممەن باشە لە خواردنێکی بەغداییە دنکە پاقلە لەگە شبیت لەگە برنج ئەمە برنج بە پاقلەی فێ دەرێ شویت و پاقلە بەخۆیەوە بەغداییە شتێک کەش هەیە تەعام باجر لە بدهن ئەوەش وەکو تەشریبی خۆمانە پاقلەیە پاقلەی قاوەیی و شکرابی دوایە تەڕەکە ئەو جەلوە و سۆرەکرێتەوە دەکوڵێ و سۆرەکتەوە دەبتەوە کو تەشریبەک ئەو ڕوونی دەقچێن لەسەری دەکەن زۆر خۆشە ویشیان خواردنی زۆر بەتام هەیە لە کوردی و عەرەبی و ئەو خواردنانە دکتۆر دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە دەکرێت بۆمان باس بکەی چەند بڕوانامەت هەیە و بڕوانامەکانت هی کوێن یەکەم بڕوانامە بەکەلۆریۆسی باتنیە و یعنی جراحە پێڵێن بەکەلۆریۆس MBCHB لە جامعی بەغدا ساڵی 69 دوای ئەوە دوای دیپلۆمی اختصاصم وەرگرت لە باتنیە هەم لە بەغدا ئەو وەختە ئەمە فرسەتێکی باشمان هەبوو پرۆفیسۆری بەریتانیان هێنا بۆ تەدریسی ئەو کۆرسە و لەوێ چوومە لەندەن دوایەوەی کە دەرچووم لە زۆر بە سەرکەوتووی چوومە لەندەن لەوێ هاتمەوە هەولێر تەمان اختصاصی بووم ئەنجا دوای چوومە لەندەن بەکەینم بۆرگرت شادەی عوزوی کولیە طب المەلەکێ MRCP پێ دەڵێن ئەوە شادێکی زۆر بەرزە تەدریبێکی زۆر کرد لە بەریتانیا تەمان لەوێ ئەو نییە بچی لە ناو قاعی دابنیشی و گوێ لە محاضرە بگری زیاتر ئیشکردنە بە ئیشکردنەکە فێر عملیە زیاتر بە ئیشکردنەکە فێرەبی و بەعینە وەقت دەبی بچیە مؤتەمەرات و بچیە تەدریبی ئێواران هەیە لەوێ ئەوەی لە مەقدەمترە فێریان نەکردی حالاتی نادر ئەو حالاتانە لێرە نەمدیت بوو هەموو لەوێ دیتە لێ ئەمن دائیمەن نەسیحەتی دکتۆرە گەنجەکان دەکەن دەڵێم کە دەتەوێت زیاتر فێربی مەفروزە بچێ دەوڵەتێکی ئەوروپی باشە دکتۆر بۆ گورە قسە دەبڕم یەکسەر دەمێ ئەو پرسیارە بکەم جیاوازی چیە لە نێوان ئەو دکتۆرانەی کە لێرە دەخوێن و شەهادە وەردەگرن و لەگەڵ ئەوانەشی کە لە دەرەوە دەخوێنن چکە دەبینێن ساڵانە دکتۆرێکی زۆر تەخەڕوز دەکا بەڵام کەمینەیان
ئەو شانسەیان هەیەیان ئەو شانسەیان لە بۆ دەرەخسێت ئەو هەلیان لە بۆ دەرەخسێ کە وەکو کەسانی ئێوەمانان سەرکەوتوو بن و جێگەی پەنجەیان دیار بێت. ساڵانی هەشتایەکان بەڵێ هەفتایەکان بەڵێ یعنی مستەوای پزیشکی لە تورکیا زۆر نزم بوو. بەڵێ یەک لە ڕێی جەمهوریەکان چی کرد فکری کردەوە وتی بە ئەمن ئەو دکتۆرانی خۆم بنێرمە ئەمریکا پێیان بڵێ بڕۆ بەس فێر بن مهم نییە شەهادە بەڵێ ئەوەی کەوا شەهادەی خۆیانی وەردەگرت دکتۆرای خۆیان وەکو بۆردی هێرەیە بەڵێ دوایە دەیناردنە ئەمریکا 3 ساڵ لە ئەمریکا تەمەشا بکەن و ئیش بکەن و فێر بن ئەوە وەی لێ کرد مستەوای فیزیکی لە تورکیا زۆر بەرزبێتەوە بالفعل ئێستا هەندێک عملیات هەیە لێرە ناکرێت دەیانێنمە تورکیا لەبەر ئەوە بووکەوە مستەوە بۆ چانسی فێربوون احتیمال لەوێ زیاتر چکە ڕۆژ بە ڕۆژ ئیشی پزیکی بەرەو پێشەوە دەڕوە شتی نوێ پیا دەبی بە گوێرەی زانیاریەکانیشم ئێوە بەردەوام ساڵانە گەشت دەکەن بۆ دەرەوەی وڵات بۆ ئەوەی زانیاری کۆبکەنەوە. دکتۆر زانست بەردەوام لە بەرەو پێشچووندایە ئێستا ئاسان بووە ئیشی دکتۆر ئێستا زۆر ئاسان بووە ئەمە ساڵانی نەوەتەکان نەمان نەتوانی کتێبێ پێیاخێن دەبواە بە قاچاقچی بڵێن کتێبێکمان لۆ بینێ لە تاران کتێبی علمی پزیشک لۆمە بینە لە تاران قاچاقچی لۆمە بینی ئێستا ئەو هادەکەی لە گوگل ئینتەرنێت ڕەسەن چ کتێب دەرەینی کتێبەکان دەینێ خوارێ دەتانی کتێب بکڕی مەکتەبە هەیە لە هەولێ کتێبی باشی هێنایە واتە خوێندن ئێستا ئاسانتر بووە زۆر تەمان ئێستا چانسی ئەو دکتۆرانە ئاسانتی دەبواە ئەمە بە قاچاقچی بڵێ کتێبمان لۆ بینێ ڕاستە ئەو جا کتێبە لە بەغدا بینیان لە تاران بینێ ئەو چانسەمان نەبوو پێشان بۆ ئێستا ئێستا خوێندن زۆر ئاسانکاری بۆ کراوە بۆ قوتابیەکان پێشتر ئەوکو باست کردەبە چەند ڕۆژ چاوەڕێت بکرد وایە تاوەکو کتێبەکەت بۆ داهات و تۆزی زانیاریتان وەربگرت وایە دەمەوێت بچمە سەر ئەو بابەتە دەزانین هەمومان ئەو دەزانین دەست نیشانکردنی نەخۆشی زۆر گرنگترە لە چارەسەرکردنی ڕەنگ بێ زۆر جار بەهۆی بەکارهێنانی دەرمانی هەڵەوە کەسێک ڕوبەڕووی ئەتا تووشی کێشە و ناڕەحەتی دیکە بێتن. دەمەوێت بپرسم ئایا تەشخیص لەو ئاستەیە کە ئێمە بتوانین ڕێک چارەسەری نەخۆشیەکانی پێ بکەین لە کوردستان؟ ئێستا مستەوای تەشخیص لە کوردستان زۆر بەرز بووە چونکە تەحلیلەکانمان هەمویان هەیە و دکتۆری اختصاصی پاتۆلۆجی کەوا دەخوێنتەوە نەسیجەکە گۆشتەکەی کە لێ دەکرێتەوە دنێتەوە زەرع پێدەڵێن زەرع ئەومان هەمووی هەیە دکتۆری اخسائیمان هەیە کەوا هی سلایداتی خوێن بخوێنێتەوە سەرەتانی خوێن ئەو سەرمان نەبوو لە هەشتایەکان دەبواە لە نوەتەکانیش لە بۆ تەحلیلێکی تایڕۆید فاسی تایڕۆید سال لە 200 مختبەر هەیە ئەو وەختە لە هەموو هەولێر نەبوو دەبواە من لە خۆشەکە بنێرمە بەغدا بیکرد فاسی مێشی ئێسقار دەبواە بە خۆمان ڕاکێشین و بنێرینە مووسڵیان بەغدا تەمەشاکردن ئێستا 20 دکتۆر هەیە کەوا تەمەشاویشەی دەکرد ئیشەکەمان ئاسان بووە ئەو مستەوای تەشخیص زۆر فەرقی کردێ لەگەڵ هەشتایەکان. باشە دکتۆر شتێکی دیکە ئێمەی هاوڵاتی بەردەوام گوێمان لێ دەبێت کە دکتۆرەکان پەیوەندیان هەیە لەگەڵ شەریکات و مندوو بوو ئەو بابەتانە بۆ ساختکردنەوەی دەرمانەکانیان جاری وایە نەخۆشێک سەردانی دکتۆرێک دەکات کۆمەڵێک دەرمانی پێدەدات کە سوودی لێ نابینێ و هەمان نەخۆش سەردانی دکتۆرێکی تر دەکات کە هەمان پسپۆڕی هەیە بەڕاستی پێی دەڵێ کە کێ ئەو دەرمانانەی بۆ نووسیوە ئایا بەڕاستی دەمەوێت ئەوە بپرسم ئەو شتە هەیە لە نێو دکتۆرەکان لە هەندێک دکتۆر بەڵێ ئەوەش بەو 2 ساڵی ئەخیر پێ نەبوو شتەکە نوێیە ئەو 2 ساڵە پێ بووە ئەوەش لەلایەکی خەتای شەریکاتی دەرمانە ئەوە دەکەی ڕادەکە دەرەوەرە دەنێرمە خارج دەرمانەکەم لۆ سەر بکە بەس بەو مستەوایە نییە وەکو بەغدا و وەکو حتا وەکو سلێمانیش نییە
زۆر کەمترە لە جیتکە بەڵێ بەسەر هەیە هەم پێدا ئەو زاهرەیە هەیە بەس کەمتر لە ناسریە با بڵێم بەڕای تۆ ینی ئەوە کەوتۆتە سەر ویژدانی دکتۆرەکان کە بەڕاستی نەخۆشێک خۆی ڕادستی دکتۆرێک دەکات بۆ ئەوەی چارەسەری بکات بەس دکتۆر دائیمە خواخوایەتی نەخۆشەکەی چابێت دائیمە دکتۆر زۆر غەڵەتە بڵێم بە من هەندە جار دەڵێت خوا پێی بڵێ بە ئاگای لێمان بێت ئەوە غەڵەت شتیوە نییە دکتۆرێکی ئینگلیز پێ بڵێت خوا ئاگا لەو نەخۆشە بێ شەڕ لەگەڵەکە ویش خۆمە واجبی منە دەبێ ئاگەم لێبی دکتۆر خواخوایەتی نەخۆشەکەی چابێتەوە پێشی خۆشەوە دڵی خۆش دەبی کە نەخۆشەکەی باش دەبی بەس قەت بڕوا مەکە دکتۆرێک دەرمانێکی خراپ بنووسێ لە بۆ ئەوەی کەوا دەیەوێت دەرمانەکە سەڵ بێ زۆر باشە بالعکس ئەوە ڕۆژێ لەگەڵ جەنابی وەزیر ئەمە کۆنفرانسێکی گەورە هەبوو یەک لەو نقطانە من باسم کرد وتم هەندە دەرمان هەیە پێیانابی لێرە تکام وایە ئەمر بکەی کەەوە ئەو دەرمانانە بێتە کوردستان زۆر باشە ئێستا ئەمە بە فەقرەوە دەڵێن ئەمە زۆر واقعیترین و زۆر باشترین لەو دکتۆرانی کە ئیش دەکەن لە بەغدا و دلیل سقەی ئەو نەخۆشانەیە بەمە ئەمە نەخۆش مستەمر لە تکتیتەوە لۆن دێت نازنەی دکتۆری خۆیان دێنە هەولێر هەرە من نا هەموو دکتۆرەکانی قسایەکانی لە هەولێر ئەو نەخۆشانەی دەبینن هەمووی لە دیالە و لە نەجەف و لە حتا لە کەربەلاش و حتا بێگومان ناوبانگێکی واتان پەیدا کردووە کە ئەو متمانەیە دروست بووە لە نێو خەڵکدا دەمێ ئەو بپرسم ئایا دکتۆر دەشتی هیچ کات بووە نەخۆشێک لە ژێر دەستت مردبێت یان ئاڵەتێکی وا ڕوویدا بێت کە نەتوانیت چیرۆکەکەی لایەت بکەی ڕووداوێک بێت کە بۆمان بگەڕیتەوە لە بۆمان باس بکەیت والله ڕۆژانە ئەمە مەشاکلی طبیمان هەیە ڕۆژانە ئەوە یەک دووهام هەموو دکتۆرێک احتیمالە غەڵەت بکات بەس غەڵەت دوونەوە غەڵەتێ غەڵەتی پێدەمومیت کە نەخۆشکە احتیمالە پێ بمرێ ئەوە نابێ بکرێت مەبەستم ئەوە نییە بە غەڵەتی دکتۆر مردبێ مەبەستم ئەوە ڕووداوێکی ناخوازرا و ڕوویدابێتن چیرۆکێکی ناخەژێن ڕوویدابێ لە لایەتان نەچێ نەخۆشیێکمان هەیە پێڵێ مەڵتیپل مایلۆمە مەڵتیپل مایلۆمە چییە؟ ئێسقانەکە زۆر نەرمە بێ یعنی وەکو ئەو کاغەزەی لێ دێ ئێسقانی مەتەنە نەخۆشێک فاسم کرد تق دەسیشکە ماشەڵڵا ئەوە شتێکی علمیە و جائزە و لە خزمەکانی گوتیا وەڵڵاهی ئەوە ئەتۆ نەخۆشە دوا لێ کردیە وایەن سۆر کرد هەتا لەبۆ ئەوە مێردەکەی گوتی دکتۆر ئەتووەکی کابرات کرد جێ دەرهینا بوو دێگۆ وەڵاهی جێ دەرهال لەگەڵ دەست ئەوە جایزە علمیەن زۆرم پێ ناخۆش و بەس ئەوە دەبی ڕووداوێکە و ئیتر ڕوویداوە زۆر باشە دکتۆر لە زۆربەی چاوپێکەوتنەکاندا بەڕێستان ئاماژە بۆ دەکەن کە مادە سپیەکانی وەکو ئارد و خوێ و شەکر و لیمۆندوزی و ئەو بابەتانە ژەهر بە ژەهر ناویان دەبێت کە دەبێتە هۆی قەڵەوی و نەخۆشی و ئەو بابەتانە و زۆربەی کۆمنتەکانیشم بینیوە ئاین زۆربەی کۆمنتەکانیشم خوێندەوە کە دەڵێن بۆ دکتۆر خۆی قەڵەوە و چارەسەری خۆی ناکات مادەم ئەو باسی ئەو مادە سپیانە دەکات ئایا تووشی هیچ نەخۆشیێکی کردووی ئەو مادە سپیانە؟ لا مادە سپیانە تووشی نەکرد بەس هەڵم باز دەکەم بۆ خەڵک دەبێ ئامۆژگاری بدەم ئەمە دائیمان بە دکتۆرەکان دەڵێن لە مقابلات باسی نەخۆشی مەکەن و ئاڕازی نەخۆش وەسواس بێ باش نییە باسی خۆ پاراستن بکەن بەشتە یعنی دکتۆرێک کە دێتە مقابلەی تەلەڤیزیۆنی مەفروضە نەسیحەتی خەڵک بکە کو خۆیان دەپارێزن لە نەخۆشی ناباسی نەخۆشی بکە ئەگەر وها بێ معنای احتیمال لە سەرەتانێتەوە ئیشی ئەوان نییە ئیشی ئەوە نییە نەخۆش بزانێ مەفروضە دکتۆر بزانێ نەخۆش دەبی بزانی کو خۆی پارێزی لە نەخۆشی ئاردی سپی شەکر خوێ ئەوە هەرچێکیان خراپن بۆ ئینسان بێگومان فقدر الإمكان طبعا كم بخوة ولو خواردن بخۆی خۆشە ئەرە وڵا خواردنی خۆش هەر خۆشە دکتۆرنیا و جواب بزانم ئێستا ئەو خواردنانە بەڕاستی بوویتە باو لە نێو کۆمەڵگەی ینی تۆزە قورسە دەستبەرداری بێوازیان لێ بهێنی بە تایبەتی ئاردوونان و ئەو بابەتانە والله نان ئێستا دەرچووکەوە
حساسية لجنم كالمادة جلوتينية تدا لجو لجنم زور خاصة لمندالة ستكون تشخيصه كمان هي تحليله كمان هي السادة بينين فيش تحليله كمان نبو وحساسية لجلوتين زور لو يدرسوا أو يخدموا هميش شتيش خراب كإثبات بوزوانا أو أنا تهيج قولون يعني هي زور يعني كأرديان اللي من عكين يعني كنميان اللي من عكين زور باش تدبن هل بديج استنا خوشي قولون زور بلاو بيتو زور بلاو يعني كسني است أو نخوشي نبيت براستي توري جرجيش أو بلاو بالضبط أو شتيش تاصي براستي دي بخوما مبارزين زۆر باشە دکتۆر دەمێ بێمە سەر ئەو پرسیارە شتێکی تر باوە لە نێو دکتۆرەکان کە لە دنیادا ڕەنگ بێ دکتۆر ڕۆژانە چەند نەخۆشێک بتوانێت بەڕێ بکات بەڵام لای خۆمان بەشێک لە دکتۆرەکان ڕۆژی وا هەیە 40-50 نەخۆش بەڕێ دەکات ئایا دکتۆرەکان ئەو تواناییان هەیە کە ئەوەندە نەخۆشە بەڕێ بکەن یانیش تەنیا لە بۆ بەڕێکردنی بلیتەکان و وەرگرتنی نەخۆشی زۆرە اعتماد دەکات لەسەر قابلیەتی ئەو دکتۆر لەسەر قابلیەتی دکتۆر دکتۆر هەیە مەسەلەن دەتانێت ڕۆژی 5 نەخۆش بەس بڕێ دکتۆریش دەتانێت 50 نەخۆش بڕێ بەس هەرچمانێ بێ کەمترە لە 200 نەخۆش کە دەبینرێت لە عیادی خارجی لە خستخانەکان جاری وایە دکتۆر هەیە 200 نەخۆش دەبینێ بەس لە عیادی خۆی ناتوانێت وها بکە باشە دکتۆر دەشتی هیوای بە پێشکەوتن و چارەسەریەکانی ئێرە هەیە بۆ نەخۆشەکان چ جیاوازیەک دەبینی لێرە و لەگەڵ دەرێ والله ئێستا وەکو پێشان نییە ئێستا مستەوای پزیشکی زۆر بەرز بووە لە کوردستان و زۆر کەمتر نەخۆش دەنێرینە دەرەوە لە بۆ عملیات مەثلا وەختی خۆی عملیاتی زەرع الکەبد زەرعی جەرگ نەبوو لە کوردستان ئێستاوە دەکرێت لە هەولێر لە نەخۆشخانەی ژین و زۆر بەسەرکەوتووی پێشان دەوایە نەخۆشخان بنێرینە دەرێ هەندێک عملیاتی دڵ هەیە لە هەولێر دەکرێت پێشان دەوایە نەخۆشخان بنێرینە دەرێ زۆر باش ئێستا ئەوە زۆر کەم بووە نردنی نەخۆش لە بۆ دەرێ کەم بوو بەس هەندێک نەخۆش هەیە بەخۆی حەزی لێ بستە دەرێ باشە دکتۆر لە نێو خەڵک داوا ناسراوی کە سەردانی نەخۆشێکت کرد نەخۆشەکە لەسەر مەرگدا بێ هەرچەند تەمەن ئیتر بەدەست خوایە بەڵام پێی دەڵێ مەسەلەن یەکسەر دەڵێ بینێرنەوە ماڵی ئەو نەخۆشە تەواو ینی کۆتاییەکانیەتی دەمەوێت ئەوە بپرسم ئایا ئەمە ئەزمونە یانیش دەستنیشانکردنی نەخۆشەکە دیارەکە ئیتر ئەمە دەبێ واقعی نەخۆشەکە لە بۆ خزم و کەسکاری نەخۆشەکە بڵێن بەڵێ ئەمە نامانەوێت مەسەن نەخۆشێک هەیە سەرەتانی هەیە پەرد بووە حتا علاج کیمیاویش ئیسفادە لێ ناکە گەیشتە مستەوایەکەوە عملیاتیش ناکرێت نەخۆشێک عمری 80 ساڵە نە عملیات دەکرێت نە علاج کیمیاوی دەدرێتێ ئەوە لۆچم مادیان بکەم و عەزیەتیان بدەم وەڵا بەس مسەکیناتیان لۆ دەنووسین و دەرێن بی بۆ ماڵە هەموو نەخۆشێک نا ئەو نەخۆشانی کە عیلاجیان نییە بەس ئەو شتەش لێرە کەمترە لە خارج لەسا بڕۆ لەندەن هۆسپایس هەیە وەکو خانوێکە ئەو نەخۆشانەی تەرمینەل کیسز حالاتی کەوا لەسەر مردنە ئەلەوێیان دادەنێن لەوێ وەکو ئێرە نییە خزم کەسکاری نەخۆش ئاگای لە نەخۆشەکە بێ ئەوەندە هەمووی واجبی حکوومەتە بکە ئەو ئیشانە بکە لەبەر ئەوە گەیشتە ئەو مستەوای لەوێ دایان دەنێن و خواردنیانە دەنێ ئاگایان لێبی ڕعایان دەکەن لێرە خزم کەسکاری نەخۆش ئاگایان لەو شتانە دەبێت زۆر باشە دکتۆر شتێکی دیکە هەیە لەنێو خەڵکی داوا باوە کە دەڵێن دکتۆر دەشتی عیلاجی زۆر دادەنێ بۆ نەخۆشەکانی کە ڕەنگ بێ بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ دایبنێ و دەشڵێن لەوانەیە مەسەلەن بە ماوەی 20 ڕۆژ یان 15 ڕۆژ 25 ڕۆژ ئەمە بۆ عیلاجانە چابین دووشت هەیە هەندێک نەخۆش هەیە مزمنە کە پێ دەڵێن نەخۆشی دائیمی کابرای غزەقتی هەیە دەبێت هەتا عمری مایە حەبێ بخۆ ڕاستە عەجز قەلبی هەیە دڵی سست بووە ئەوە دەبێت هەتا عمری مایە دەرمان بخۆ نەخۆشی حمەماڵتە لێرە ئەو شتە هەیە لە وڵاتان نییە ماتماتان نەماوە لە ئەوروپا لۆ زۆر مهمە هەموو شیرەمانیەک
دەبی پاچۆرایز بکرێ مالەسەوە تا ئێستا ئەومان نییە شیرەکە دەکرێتە ما زۆریش ناکوڵێت دەبینی ئەو نەخۆشە هەزارەها نەخۆش تووشی حمەماڵتە بوون و دووە تووشی حمەماڵتەیە مزمن بوون ئەوانە دەبی 4 مانگ عیلاجیان بدرێتێ ئەگەر 4 مانگ نەیدێت 20 ڕۆژی بدەیە مانگێکی بێ باش دەبی بەس پاشی مدت عینە دەگەڕێتەوە سەری دەبی بە قسەی دکتۆر بکەن کە مەسەلەن دەڵێ 3 مانگ ئەو عیلاجە دەبێ بەکاربێنێ نەک مەسەلەن ئەجە بزەبت نەخۆشی وایە بە 20 ڕۆژ حەز دەکات چابووە هەزارەتە بەس ئەگەر عیلاجەکە کۆرسەکەی تەواو نەکا نەخۆشەکە لێ هەڵدات زۆر باشە شتێکی تر هەیە دکتۆر زۆر جار نەخۆش بووە تەلەفۆنی بۆ نۆرینگەکەت کردووە بۆ ئەوەی سەردانت بکات ئێوە مۆعیدی 12 و 1 شەوتان داوەتە نەخۆش پێشتر وا بووە ئەوە پێشەوە بیستەوە نەماوە دەمێ بپرسم ئەو تااقەتە ئێستا قەیرە نەمە بەستمە بزانم ئەو تااقەتە چۆن بووە یاتا ئەو کاتە بڕاستیوە بزانم دوای دەی شەو ئەوانە پێویستە ئیسراحات بکەیت چۆن بۆ ئەو بابەتە شتێک نییە لەکنە من ناوی ئیسراحات بێ نازانم ئیسراحات چییە بەڕاست نازانم ئیسراحات چییە نازانم زۆر واتە زۆر چالاکی ماشەڵڵا زای چۆن تێدەچمەوە ماڵێ بەڵێ دوای ئێدە حەزم لێ بچم ئیشەک بکەم حەزم لێ بچم بۆ شتێ بخوێنمەوە شتێک نییە لای من ناوی ئیسراحات بێ بەڵێ دکتۆر ئینشاڵڵا هەردەم لە ساغ و تەندروست باش دەبی بۆ ئەوی زیاتر خزمەتی کۆمەڵگا بکەی لە بوارەکەی خۆتدا و کە بەجددی جێ پەنجە دیارە و ناوبانگێکی باش پەیدا کردووە لە بوارەکەی خۆتدا ئەگەر هاتوو دکتۆر دەشتی خۆی تووشی نەخۆشیەک بێ متمانەت بە چارەسەریەکانی ئێرە هەیە یان وەکو زۆربەی خەڵکانی تر کە باسمان کرد سەردانی دەرەوە دەکەی ئەمن کە نەخۆش کەتم بەڵێ ڕاستن هاتمە خستخانە ڕاستن چوومە لای دکتۆرێکی وەخت خۆی کە تەلەوەی خۆشم بووە و دەزانم کەوا زیرەکە گەنجیش بوو ئەرە وەڵا عیلاجی خۆم تەسلیمی کرد بە عیلاجی کاملی لۆ کردم و زۆری سوپاسی دەکەم دوای ئەوەش کە وەزعم کەمک باشتر بوو دوای ئەوە دکتۆرەکانی کە برادەران هاتن ئەوانش ئیشتراکیان کرد لە معالەجەم چارەسەرێکی باشیان لۆ کردم و هیچ پێی نەویستکەوە بچمە وڵاتێکی کرد باشە دکتۆر شتێکی تر هەیە زۆربەی ئەو نەخۆشخانە بەناوبانگەکانی کوردستان کە زۆریش بەناوبانگت لە نێو خەڵکو و گرانبەهاشن بەڵام زۆر جار گوێمان لێ بووە کە خاوەنەکانیان خۆیان لەو نەخۆشخانانە چارەسەر وەرناگرن سەردانی دەرەوە دەکەن وانە ئەم بەخۆم نەخۆشکردن تاواتە لێرە عیلاجی خۆت کرد لەژین داخل بووم 2 ڕۆژ داخل بووم و عیلاجم وەرگرت و باشتریش بووم و زۆر سپاسی ئەو دکتۆرە دەکەم کە عیلاجیان لۆ کردم سیقە پێیان بوو و هیچ خۆم بە دەرباری بەخۆم نەخۆن خۆم تەسلیمی ئەوان کرد عیلاجیان لۆ کردم و بە زۆر بە سوپاسەوە باشە دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم سەرەتا گوتت کە خەڵکی گوندی عاڵام باشە ئایا دکتۆر دەشتی لە ڕووی تەندروستیەوە چ شتێکت کردووە بۆ گوندەکەت وەڵا هیچم نەکردە قەت سەردانی دەکەی هەر نەشم دیوە بەڕاست ئەو یعنی هیچ ڕەبتێکمان نەمایە لەگە گوندەکان نەماوە پەیوەندی بەس لەگەڵ قوشاغڵۆ چکە پارچە عەردێکم هەیە لەوێندەر ئەویش 2 ساڵ جارەکە ببینم هەر جار سەردانێکی بکەیت 2 ساڵ جار زۆر باشە دکتۆر ئەو شانە ئەمە کوڕەکەم هەمووی دەیکە ئەمن هەموو مێشک و ئیشم لەسەر علمی پزیشکیە ئەو شتانە هەمووی ئەو دەیکە زۆر باشە دکتۆر دەشتی دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە کە ئێمە دەزانین ئێوە کەسێکی بە ئەزمون و سەرکەوتون هیچ کات بووە کە وەزارەتی تەندروستی کاریگەری هەبوو بێ لەسەر ئێوە وەزارەتی تەندروستی کاریگەری هەبوو بێ لەسەر بەڕێستان و بێتاقەتیان کردبی لا بالنسبة من دائما زور سپاسی وەزارەتی تەندروستی دەکەم دائما بالعکس تەجیعیان کردووی هیچ کاریگەریشیان نەبوو لەسەر من نەخێر زۆر باشە دکتۆر مەرجە ئەو کەسانی کە لە کۆلێژی پزیشکی تەخەڕوج دەکەن بۆ نمونە 2 کەس هەمان خوێندنیان خوێندووە وەکو یەک سەرکەوتوو بن نەخێر هیچ مەرج نییە چونکە دەبینی احتیمال لەسەر ئەو شخصە دەکا حەزی لە ئیشەکەی خۆیەتی تەفکیرێکی هادئی هەیە
تسرع ناکە لە ئیشەکەی ئەو شتانە زۆر زۆروریە لە بۆ دکتۆر نابێ یعنی پێدەم بە بەنگلیزی کۆنکلوژیا ئیستنتاج بکەی بڵێ بە عەجەلە بڵێ ئەو نەخۆشیەت هەیە دەبی دەلیلەکان خڕکەیەوە فکرکەیەوە ئەوجا قەرار دێ بڵێ ئەو نەخۆشیەت هەیە رأسا بسريع بريوة أو اتخاذ القرار المناسب في الوقت المناسب أو زور مهمة دبي الدكتور أو قابلته هبي شدني دو دكتور لعين خدني أخذ بيوكيك أو قابلتين هبي عندك شيء موهبين هي عندك شيء نيتين وقت دقرتو صرت وانا وبهري كسكان خوان طبعا زيرة شي وقابلية شو خوش خوي لبو كاركي دكتور دبي كاري خوي خوش بيت كاري خوي خوش سركوتو دبيت زۆر باشە دکتۆر بێگومان ئێوە وەکو کەسێکی بە ئەزمون لە نێو بوارەکەتدا دەمەوێت ئەوە بڵێم چ ڕێنماییەکت هەیە بۆ ئەو دکتۆرانەی کە تازە دێنە نێو بوارەکە ڕێنمایی بەڕێستان چییە بۆ ئەو کەسانە والله بەڕێ من هەموو دکتۆرە کە تەخەڕوج دەکات دەبێ تەدریبێکی باش بکات و دەبی بچێتە دەرەوە لە وڵاتێک عەجەبە لە هند بێ لە ئەمریکا بێ لە ئەڵمانیا بێ لە ئینگلتەرا بێت لەبێ ببینێ بزانە دکتۆر چۆن تەسەڕف دەکا شەرط نییە ئیلا عیلمەکە فێر بی تەسەڕفیش فێر دەبی چۆن تەعامل دەکا چۆن بە ئیخلاس و ئیش دەکەن ئەو شتانە فێربی زائدەن علمی نوێ باشە دکتۆر ئەی ئەگەر بۆ نمونە کەسێک خولیا ئیشەکەی هەبێت بەڵام بووی نەگونجا دەرفەتی بۆ نەڕەخسە سەردانی دەرەوەی وڵات بکات ئەو کەسە چی بکە دەتوانێت لێرە تەدریب بکات لێرە دەتوانێت ئەو زانیاریانە کۆ بکاتەوە ئەو تەدریبات بکات واتە ئەوە نابێتە گلەیەک بڵێ ئەمن نەمتوانی بچم سەردانی دەرەوە بکەم بەس کە شادەکەی وەرگرت کە تەدریبێکی باشی کرد ئەگەر بچێتە دەرەوەش شتی نوێش زیاتر فێر بێ باشترە عەلە لەقەڵ بچێتە مؤتەمەرات مؤتمرات علمية جمعية الأمريكية جمعية الأوروبية أو أنا مؤتمرات يعني هي نخوشي ضلي نخوشي شكله نخوشي زغد أو أنا صالانة آخر علمي تدا زۆر باشە دکتۆر دەمەوێت پرسیاری کۆتایی مت لێ بکەم دکتۆر لە ژیانی دکتۆری خۆتدا کە جۆرەها نەخۆش سەردانی کردووی ئایا لە ویژدانی خۆت ڕازی بەرامبەر نەخۆشەکانت ئەمن ڕازیم چونکە شتێک هێمە پێدان تەفانی یعنی ئیخلاص مخلصم لە بۆ ئیشی خۆم ئەوە یەک و محاولم کردێ هەتا پێم بکرێ شت هەمووشتم پێ ناکرێ هەتا پێم بکرێ محاولم کردێ غەڵەت نەکەم محاولم کردێ ئیشەکە بە باشی بکەم چونکە حەزم لە ئیشەکەیە ئەوەیە بڕوان ناکەم ڕازی نەبم لە ئیشی ڕازیم و مرتاحیشم الحەمدولله دکتۆر گیان ئێمەش لێت ڕازین و کەسێکی سەرکەوتونی کۆمەلگایەکەمانی و زۆر سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و هیوادارم پرۆگرامێکی جوانمان کرد بێت دووبارە زۆر سوپاس دەکەم هەموو دکتۆرێک دەبێت سیقەی بەخۆی هەبێت بەڵێ و محاولە بکات ئیشەکەی خۆی خۆش بێت لە هەر بوارێکدا بەڕای منیش وایە ئەگەر ئیشەکەی خۆت و خۆشویست دڵنیا بە تێیدا بەرەو پێش دەچی ئەمن لەبەر چ شتێکەش لەبەر چ ئیشە خۆی خۆم دەکەم چونکە ئیشی ماڵەیە هەموو دێشتی منداڵان دەیکات مەسئولێتی منداڵان ئیشی هەمووی ئەو خۆی پێوەماندی کردیە ئیشەکانی کەم دەرێ و ئیشی تجاری ئەوشتان هەموو کوڕەکەم دەیکات ئەمن مێشکم هەمووی بەرەو طب بەس پزیکی ئاتە دکتۆر داکی منداڵان زۆر باش سووکی بووە لە بۆ بەڕێستان تاکو بتوانن لە بوارەکەی خۆت سەرکەوتو بێت دەما بزانین لێرەوە چت هەیە لە بۆ داکی منداڵان زۆر سپاسی دەکەم و هەموو شەڕە شەقی من ئەو دەیکە ئەوەیە دەڵێ لە پشت هەر کەسێکی سەرکەوتو لە پشت هەر پیاوێکی سەرکەوتو ئافرەتێک هەیە عنیواتە قسە 100% تەواوە وەلو زوو عەسەبی دەبی تووڕە دەبی قەیناکە ئەوەش قەیناکە زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر گەورەت کردم سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامەکەم دووبارە زۆر سپاس دەکەم خۆشەویستان چیرۆکی پرۆگرامی چیرۆکی من ئەمجارە لەگەڵ دکتۆر دەشتێی بوو هەروەکو بینیتان تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ